ئەگەر لێتان قەوما یاخود دەستگیرکران هیچ مشکلەتان نەبێت چونکە نورتان هەیە. خۆگەر دەرچووم ئەو محاویلەی بۆم خریون بۆ خۆتان بۆیە دەستان ماز دەکەم دەنگم بدنێ. ئەمڕۆژ هەندێکی دیکە لەو شتە عەجیب و غەریبانەی بانگەشەم بۆ هێناون و پێتان دەڵم لەگەڵم بن. ئەوەندەی خەڵک خۆی حازر کردووە بۆم ئاسنانە، ئەوەندە خەڵک خۆی حازر نەکردووە بۆ دەنگدان. ئەوە قسەی پیاوێکی قسە شیرینە کە یەک وێنەی ڕیزێک فلێکسی گرتووە و دەڵێت لە هێشتاوە مشتری بۆ دۆزیونەتەوە. جاخۆی هەروایە هەموو ساڵێک هەر ئەوەندەی بانگەشە تەواو بوو ئەوانەی چاویان لەسەر ئاسنەکانە فلێکس بەسەر شەقامەکانەوە ناهێڵن. هیچ نەبێت کاندیدەکان ئەم خێرەیان بۆ هەندێک کەسەیە. پێم خۆشە گوێ لە دەنگەکە خۆی بگرن. ئەوەنەی خەڵک خۆی حازر کردو بۆم ئاسنانە، ئەوەنە خەڵک خۆی حازر نەکردو دەنگیا پێ بدا. ئاسنانە وەکە پریم و بەریدا. جا کەمپینێکی عەجیب و ئانتیکە هەیە. دەزانم ئێوەش بینیوتانە. پەرلەمانتارێک لەسەر پشتی فلاتێک دەگەڕێ و هەندێک خەڵکی سوار کردووە و کەمپین دەکەن. ئەمە شتێکی جیاواز و سەرنجڕاکێشە. بەڵام لەوە سەرنجڕاکێشتر ئەو کۆمنتانەیە کە بۆی هاتوون. یەکێک لە کۆمنت بۆی نووسیوە ئەمە هەڵمەتی کوتانە یان کەمپینی هەڵبژاردن. یەکێکی تر نووسی بووی بۆ جادەخانی ئێوە نابێت تاسەی زۆرە. دانەیەکی کەش پرسیارێکی سادەی لە دایرەی هاتچۆ کردووە. دەڵێت توی ویژدانتان ڕۆژی چەند کەس لەسەر نەبەستنی پشتێنی سلامەتی غرامە دەکەن. ئەو هەموو عەوامە بەسەر پشتی ئەو لۆریەوەن ئەی ئەوە خەتەر نییە؟ ئەی بۆ هیچ ناکەن و هیچ ناڵێن. جا لەم پەرلەمانتارە سەیرتر کاندیدە دەستماچکەرەکەیە. ئەوە کاندیدێکەیە زۆر ڤیدیۆی بڵاو دەبێتەوە، دەچێتە ناو خەڵک و دەستی ژنە بە تەمەنەکان ماز دەکات. جا هەندێک کەسی ورد و بەدیقات چوون تەماشای ڤیدیۆکانیان کردووە دەڵێن بەخوا زۆر زیرەکە، یان دەستی خۆی ماز دەکات یاخود ماچەکە لە هەوادایە. ئەوە هەڵبژاردننی ڕابردووش کاندیدێک هەبوو بە هەمان شێوە زۆر خۆی بە خەڵکەوە دەنووسان. خۆ لەبیرتان ئەمە بەسم چییە؟ بەخوا دەنگ پەیداکردنیش زەحمەت بووە. ئەم سەر و ئەو سەری زۆری دەوێت. ئەوە ڤیدیۆیەک بڵاوبۆتەوە لە بەغدا کۆمەڵک تەلەبە براون و پیان وتون وەرن لەگەڵ وەزیری خوێندنی باڵا کۆبوونەوەتان هەیە. کەچی داماوانە دەیانبەن لە بارەگایەکی عەسایی بەشداری بانگەشەیان پێدەخەن. خۆلای خۆشمان هەمان شت هەیە. دەمەوێت باسی شتێکی دیکەتان بۆ بکەم. ئەوە بیستوتانە محاویلەیەک هەیە بە قەرزە. کاندیدێک لە زیقار چووە محاویلەی کارەبایی بردووە بۆ گوندێک. دەڵێ ئەگەر دەنگتان دامێ ئەوە حەڵاڵی خۆتان بێ، بەڵام ئەگەر دەنگتان نەدامێ و هەڵبژاردن تەواو بوو ئەمانەتە و دێم دەیبەمەوە. وای لێ هاتووە دەبێت بڵین 100 خۆزگەم بە کاندیدەکەی لای خۆمان. ئەوە لە بەسرە ڤیدیۆیەک بڵاوبۆتەوە لەسەر شۆستەی پارکێکی تازە و جوان، شۆستەکە هەڵتەکێنراوە عەمودێکی لێ چەقێنراوە و لەسەری وێنەیەکی مالکی هەیە. خەڵکی ئەو ناوە دانەدانە وێنە و ڤیدیۆی دەکەن و قسەی پێدەڵێن. بڕوا بکەن نورت هەبێ یەخشتی ترت ناوێ. جا بە عەرزتان بکەم ئەمە چییە؟ کاندیدێکەیە لە خواروی عێراق ناوی نورخانە. ڤیدیۆیەکی بڵاو کردووەتەوە قسە بۆ خەڵک دەکات. دەڵێت نور پشت و پەناتانە، لە سەیتەرە ڕاتان دەگرن نورتان هەیە، نەخۆشن نورتان هەیە، دەگیرێن نورتان هەیە. دەی ئێوەش خواتان لەگەڵ و نورتان لێبێت.